کاردارێکی بەناوبانگی ئەمریکایی وارن پافێت دەڵێت ئەمڕۆ کەسێک لەژێر سێبەری درەختێکدا دانیشتووە و پشوو ئەدات لەبەرەوەی زۆر لەمەوبەر کەسێک نەمامێکی چاندووە و بۆ بەو درەختە. لە واشنتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵەی داهێنانتان لێبێت. کلتوری خۆشەویستی مرۆڤ بۆ گوڵ وەک دیاری و ڕازاندنەوەی ماڵ و باخچەکان کلتورێکی دێرینە، بەڵام یەکێک لەو وڵاتانەی تا ئەوڕۆکە بە وڵاتی گوڵە ڕەنگە و ڕەنگەکان ناوبانگی دەرکردووە و فیستیڤاڵ و چالاکی جوانی بۆ دەکرێت هۆڵندایە. با بڕۆین بەرەو ئەمستردام. لە ڕاستیدا ئەم گوڵانە لە بنەڕەتدا لە چیا سەرکەشەکانی قەوقاز و چیایی تەینچانەوە هاتوون لەو ناوچەیە کە چین و تبت لەگەڵ ئەفغانستان و رووسیا یەکدەگرتنەوە و هەموو ڕێگاکە تا هەمەلایە و مەنگۆلیا بەو گوڵانە پڕبوونەتەوە. ئەم گوڵانە لە بنەڕەتدا لە چیا سەرکەشەکانی قەوقاس و تیانچانەوە هاتووە لەو ناوچەیە کە چین و تبت لەگەڵ ئەفغانستان و رووسیا یەکدەگرتنەوە هەموو ڕێگای هیماڵای و مانگۆلیا بەم گوڵانە پڕبوونەتەوە. هەر لە سەدەی 11هەمەوە لە ئەستەمبول دەچێنران گوڵە لالە بۆ یەکەمین جار لە کۆتایی سەدەی 16دا هاتە هۆڵندا و هەر لەو ساکەوە خەیاڵی خەڵقی بردووە. باشە وەکو گوڵێکی جوان وایە زۆر دەگمەنە ببیندرێت چونکە ئێمە ئەوەمان نییە لە فلیپین بۆیە ئەوە بەڕاستی دڵخۆشمان دەکات ببینینی گوڵە لالە و ئەو ئەزمونە و هاتنی خۆمان بۆ ئێرە. لە ناو گوڵدان و ئینجانەی سەر پەنجەرەکاندا بەخێو دەکرێن لە تابلۆکانی وێنەکێشە هۆڵندیەکانە ڕەنگیان داوەتەوە. ئەو گوڵانە ئەوەندە بەناوبانگ بوون بە تایبەتی جۆرە دەگمەن و فرەڕەنگەکانی کە لە ساڵانی 1634 بۆ 1637دا مەزادی فرۆشی شەتڵەکانی ئەم گوڵانە بەست بینایەوە. بۆ ئێمە گوڵە لالە بەشێکە لە ئوتاوا و کەمێکی هۆلەندیە. جوانە زوو بەهار دێنێ و من زۆرم خۆش دەوێت. بۆ سەرەتای بەهار هەندێک ڕەنگ زۆر جوان. ئەمستەردام بە فەرمی وەرزی گوڵە لالەی بە ڕۆژی نیشتیمانی ناوزەت کردووە. خەڵق بانگ هێش دەکرێن بۆ ئەوەی کۆمەڵی گوڵە لالە بە خۆڕایی لە باخچەیەکی تایبەت هەڵبگرن. پێم وایە زۆر جوان و بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە کەشەکە چەندە سارد و تەمەمژاویە پێم وایە زۆر جوانە ماڵەکەت پڕ بکەیت لە ڕنگ و بوونی گوڵە لالە. هەڵبەسوان و نووسەرێکی خەڵکی قەڵاتزێ هەرچەند بەکەروێستی لە زانستە سیاسیەکاندا تەواو کردووە، بەڵام پتر وەک هەڵبەسوان و نووسەری ئەدەبی بابەتەکانی بڵاو کردوێتەوە. تا ئێساکە 21 کۆمەڵە شعری بڵاو کردوێتەوە و کتێبێکی لێکۆڵینەوەشی بڵاو کردوێتەوە و خاوەنی چەندین خەڵاتە بە زمانێکی جیاواز و وێناسازێکی ناوازە دەنووسێت. ئێستاش پێشەوە کاکەی میوانی زایاڵی داهێنانە. پێشەوە ئەم کاتت باش. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەی یاڵی داهێنان و کارمەندان. زۆر سپاس دەکەین. پێشەوە حەز ئەەکەم سەرەتا لە خەڵاتەکانەوە دەست پێ بکەین. هەڵبەت چەندین خەڵاتی وەرگرتووە و زۆربەیەم بینیوە، بەڵام گرنگە ئێستاکە لە دەنگی ئەمریکاوە زیاتر باز لەو خەڵاتانە بکەی کە وەرەگرتووە بە بۆنی ئەوەی کە زۆرێک لە قەسیدەکانت شعرەکانت تەرجەمە کراونەتە سەر زمانەکانی دیکەی جیهان و هاوکات لە فیستیڤاڵ و لە هەندێک لە بۆنە و چالاکیەکانی وڵاتانی دەرەوەی کوردستانە بەشداریت کردووە. پێمان خۆشە کورتەیەکمان بۆ باسکەی لەسەر ئەو خەڵاتانە. ئاسیان خەڵاتانە زۆربەی شعرەکان بە زمانی کوردی بووە لە ئەوان و گرنگیان بە زمانی کوردی داوەکو زمانی دایک دێنتان هەندێک و شعرانم کە تەرجمەکرانتە بۆ زمانی باوەڵ بە زمانی ئیسپانی بەسەر ئەو خەڵاتانی کەوەریتون دەچین هیندستان بووە لە کۆڵۆمبیا بووە لە نایجیریا بووە لە ئەمریکا بووە لە بەنگڵادیش بووە لەو تقریباً 15 خەڵات بووە بەڵام زۆربیان لە هیندستان و لە کۆڵۆمبیا بووە. بەڵێ کاک پێشەوە هەڵبەت شێوازی پێشکەشکردنی هەڵبەستەکانت شیعرەکانت قەسیدەکانت شێوازێکی زۆر جیاوازە. جاری وا هەیە لە ناو
کێڵگەیەکە یان جاری وایە لەگەڵ کۆمەڵێک ئاژەڵی ماڵیە یانەوە تا بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ لە لای ڕووبارێکەوە لە شوێنێکە قەسیدەکانت ئەخوێنیتەوە و شێوازێکی جیاوازت هەیە لەوەی کە زۆربەی کات خوێندنەوەی شیعر لەناو هۆڵەکانە بوو بەڵام تۆ هێناوتە ناو دەرەوەی هۆڵەکان. ڕاستی خۆی شعر ڕەچەڵکێکی مێژووی کە ڕەت دەکرێتەوە بەبوونەوە لەنێو بوونیشەوە ڕەت دەکرێتەوە بە پەیوەندیەکانە با بڵێن چۆن شعر لەنێو پەیوەندیدا خۆی بە شوراکانی تر و بە لانە جوگرافی و بە زانست و بە سروشت و بە فەلسەفە و بە حتا بە کۆمەڵک دیاردەی تر کە شعر ئەوە نییە کە چەق بەستو بێتەنها لەنێو شوێنەکە گیر بخوایان لە هۆڵەکە یان لە تەنابابەت شعرێکی ئەوینداری بیان سیاسی بیان فەلسەفی بووە ڕوبەری شعر ڕوبەرێکی زۆر فراوانە دەتوانێت تەجاوزی زۆربەی ڕوبەرەکانی تر بکات و بتوانیت بچێتە نێو جەماوەڕ یان بچێتە شوێنێکی فەلسەفیشە بۆیە ئەم جمڵەکە لەنێو شعرداوە کە پەیوەندی بە پنتی زمانەوەی زمان ئەتوانێت زۆر جا تەجاوزی ئەوت پێ بکە کە لە ڕێی شعرەوە سەرکێشی بکەیت بۆیە زۆر ینی شعر بەشێکی بچووکی ناو زمانە ئەمە فەزای زمانەکەوا لە شعر دەکا بۆ ڕوبەرێکی فراوانتر بڕوانێت. بەڵێ هەڵبەت وێناکردن و ئەو تێڕوانین و دنیابینی کە لە پشت شعرەکانی تۆ هەیە قەسیدەکانی تۆ هەیە زۆر جار ناتوانیت لە چوارچێوەی بابەتێکی دیاریکراودا یەکڕا کۆیکەی تۆ بڵێ ئەمە شعرێکی نیشتیمانیە ئەمە شعری بەرگریە ئەمە شعرێکی تەواو تایبەتە لەسەر بابەتێکی دیاریکراو بەڵام دواتر کە قەسیدەکان تەخوێنیتەوە سێرەکەی کە پەل ئەهاوێژێ بۆ دەرەوەی نیشتیمان پەل ئەهاوێژێ بۆ دەرەوەی وێناکردن لە ناو جوگرافیایەکە ئەم شێوازە تا چەند شێوازێکە توانی وێتی ڕۆحت سەرڕێژ کاتەوە لە نووسین. ڕاستی کاکە ئاسۆجان ئەم دوو مانیفستم هەیە یەکێکیان بەناوی شعرڕێیەکیشان بەناوی شعرڕێی گەلدۆزی یەکێکیانەکەم تەجاوزە لە ڕێی شعرەوە چۆن بەرجوگرافیا و زانست و کولتورەکانی ترکەوە یەکێکی تریشانەوەیە کە لە ڕێی شعرڕێی گەلدۆزیەوە کە مانیفستی دووەمە چۆن بچمە نێو قودی گەلەکانەوە یعنی چۆن نێو بیرکردنەوەی ئەم گەلانەوە شوناسیان چۆن هەتا بۆ نمونە یەکێکیان لەو دەرووناسانەی ئەڵمانی کە دەچێت بۆ وڵاتێکی کینیا چۆن سەیری ڕشقەڵەکان دەکا با بڵێن ئیتر من چۆن دەچم بۆ چۆن سەیری ئەم ئینسانانە دەکەم بەڵام ئەوی وەزیفەی شعر ئەوەیە کە بتوانێت ئەم پەیوەندیانە کۆ بکاتەوە خیاڵی منیشەوەی کە بەڕاستی بە هیچی یەکێک لەمانە گیر نابم یعنی بۆ نمونە من دەچمن نێو کولتورە جاری وا دەچمێنەوە زانستەوە بۆیە پێم وتی شعر ڕووبارێکەوەندە فراوانە هێشتا من پنتێکی زۆر بچووکی نێو شعرم کەشف کردووە لەبەرەوەی ساگەری دەی لە گەڕانەوە بۆ ئەفریقادا گەلێکی بەناوی یاکۆکان کە تێنیا حوت کەسماون لەو گەلێدا کە بە زمانی خۆیان قسە بکەن ئەگەرچی بۆ 440 کەسێک دەبن وەکو ژمارە دانیشتوان بەڵام خۆیان حوت کەسماون ئەم حوت کەسە وای لێکردون کە من وەکو پێشەوایەک بتوانم چم ئەوە زمانەوەم لێ دەکات کە پێشەوە ناچار بکە لە شوێنێکی نێو بڕات بۆ شوێنێکی خەیاڵی کە ئەم گەلا بێنێتەوە ناو زمانەوە یعنی ئێمە چۆن لە ڕێی زمانەوە بچینە نێو شعرەوە یان لە ڕێی شعر چۆن بچینە نێو خەیاڵ یان لە ڕێی خەیاڵە چۆن بچینە نێو کەتوانەوە. بەڵێ هەڵبەت کە هەندێک لە قەسیدەکانتم خوێنەوە پێشتریش و تا ئەم ماوەیەش بە تایبەتی ئەو شعرانەی کە ئیشکردنە لەسەر کللتورە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکان و نیشتیمانە جیاوازەکان و ئەو فەرهەنگە جیاوازانەی کە لە دەرەوەی ئێمە هێن وکو ئەفریقانامە یان شوێنەکانی دیکەی دنیا یەکڕا دۆرکایم و هاوکات لی و شتراوسن بیرەکەوتەوە کە بە شێوازێکی ئەنترۆپۆلۆژیانە کاریان لەسەر کۆمەڵگە سەرەتایەکانی ئەو وڵاتانە کردووە لێە ئەبینیت کە ئەتەوێت وەکو کولتورناسێک وەکو مرۆڤناسێک وەکو ئەنترۆپۆلۆژیستێک زیاتر بڕۆیتە ناو ئەو نەتەوە جیاواز و کولتورە جیاوازانەوە بە شێوازێکی جیاواز بە شێوازێک کە شعر بتوانێت ئەو دەربڕینە دروستکە ئایا شعر دەتوانێت ئەو دەربڕینە دروستکات وەکو ئەنترۆپۆلۆژیستێک یان وەکو کولتورناسێک؟ ڕاستی پرسیارە بۆم زۆر خۆش بوو دەمێک بۆ خۆم سوالم لە خۆم کردو و بەڵام هەر گرفتەکە خۆم وەڵامی ئەو پرسیارم داوەتەوە کەسێک پرسیارەی لە من نەکردو بەڵام دڵخۆشم کە پرسیارە لە من کە ڕاستی من وەکو توێژەرێکی شعری لەنێو شعردا کار دەکەم یعنی شعر بەر لەوەی کە خۆی کرینە و پشکنیکە لە من لەنێو توێژینەوەی شعریشدا هەر ئیشی توێژینەوەی ئەەکەم بۆیە بە باوەڕی من شعر ئەتوانێت
کۆمەڵێک تەجاوزاتی زۆر سیر بکە ینی ئەگە دیقەتی ئەمە زانستی کۆنمان هێ و زانستی نوێشمانەیە بۆیە شعر ئەتوانێت بچێتە نێوکردنی بچین ینی ئەنتۆلۆژی و بچێتە نێو ئارکۆلۆژیەکانەوە ئەو شوێنانە کەش بکە کە زۆر جا بە بەرنمەیەک ناکرێت بەڵام دەتوانێت شعر بکەیان بە پێچوانش زۆر جا هەندێک شعر دەرەقەتی زانستی نوێ نا بەڵام ئەوە وەزیفەی فەلسەفەیە کە چۆن لەگەڵ زانستی نوێدا دەرگیر ببێت و ئەملاقی زانست ڕاتەکەیان پەیوەندیکە لەگەڵ دەستکە بۆیە من گەشتمە و دەرەنجامی کە لەنەو شعردا ینی پێژینەوەی شعری بکەم لەنەو شعردا ئەوەی کە بچمە نێو ناخی مرۆڤەکانە بچمە نێو ناخی کولتورەکانە بچمە نێو ناخی زمانیانەوە زمانیان شەوازی قسەکردنیان چۆنیە وەکو زمان. زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین پێشەوا کاکەی بۆ دەنگی ئەمریکا زایڵی داهێنان هەر بژین. هەرچەند مادۆنا لە نێو چەندینەوەی ئەمریکا و جیهاندا هەر خۆشەویستە بەڵام هەندێکیش گلەیان هەیە. دوو هەواداری مادۆنا بەهۆی دواکەوتنی کۆنسێرتەکەی مادۆناوە لە دادگا شکاتیان لێ کردووە. بەپی زانیاریەکان مایکل فیلۆس لە بڕۆکلن و جۆناسان هادن لە برۆنکس سکاڵا لەسەر مادۆنا ئەسێرەی پۆپ تۆمار دەکەن بەهۆی ئەوەی درەنگ دەستی بە کۆنسێرتەکەی کردووە لە سنتەری بارکلیز لە 13 مانگی 12دا. داواکارن لە سکاڵایەکی یاساییدا کەم هەفتەیە لە دادگای فیدراڵی بڕۆکلن تۆمارکراوە و تویانە ڕوبەڕووی سنوورداربوونی گواستنەوەی گشتی سنووردارکردنی هاوبەشی گواستنەوە و یان زیادبوونی تێچووی گواستنەوەی گشتی و تایبەت بوونەتەوە بەهۆی درەنگ دەستپێکردنی کۆنسێرتەکەەوە لە داوا یاسایەکەدا باس لەوە کراوە کە دەبوو زووتر هەستن لە خەو بۆ ئەوەی بچنە سەرکارەکانیان یانیش ئاگاداری بەرپرسیارەتی خێزانەکەیان بن لە ڕۆژی دواتردا. ئاماژە بەوە کراوە فرۆشتنی بلیتی نمایشەکە کە کاتژمێر 8:30 پاشنیەوە دەستی پێ کردووە بەڵام هەندەرانگلەی ئەوەیان کردووە کە تا نزیکەی کاتژمێر 10:45 دقەی شەو دەستی پێ نەکردووە. هەندێک دەزڕەنجینی هەیە نەک تەنها بەهرەیە بەڵکو هونەرێکی ئاس بەرزیشە لە جیهاندا. چۆپی خانمێکی دەزڕەنجینی شاری سلێمانیە لە ماڵەکەی خۆیدا لە ڕێگەی کاری دەستیەوە کاردارێکی بچووکی بۆ خۆی دروست کردووە. چۆپی مۆم بە چەند شێوازێکی جیاواز دروست دەکات لە شێوەی چەپکە گوڵ دوای پێچانەوەیان لە ڕێگەی ئۆنلاینەوە بە فرۆشیارەکانی دەفرۆشێت. سنوور کەریم میوانی چۆپی بوو. من ناوم چۆپیە دانشی شاری سلێمانی تەمەنم 32 ساڵە زانکۆم تاو کردووە لە 2016 تەخەڕوجم کردم مای 8 ساڵە بێ بەشی ژمێرانی و ئایتی لە سەرەتادا وەکو هەموو گەنجێک هەوڵی تاعین بوونماندا بە هیوای ئەوە زانکۆم تاو کرد کە تاعین بین بەڵام کە چەند ساڵە هەوڵەوێت و تاعین نابیت بێگومان ئەبێ بیر لە ڕێگەی دووەم بکەینەوە. من لە ئێستا خەریکی بزنسێکی بچووکی خۆمم کە ئیشی مۆم دەکەم بە شێوەیەکی جیاواز. ئیشەکانی من پێکاتوە لە ئەم ئیشانە بەشەی بۆکسێکەم بەشەی چەپکەیکەم لە حەسەب خواستی تەڵەبی کەسەکەیە. ئێستا ئەم جۆرە چەپکەمان هەیە کە تەڵەبێکی باشی هەیە خواستێکی زۆری لەسەرە لەبەرەوەی دەبۆ بەهارەچی ئەمانە هەمووی پێکاتوە لە تێکەڵی ئەمە گەڵای سروشی و مۆمەکەیە حەسەب تەڵەبی کەسەکەیە کە تەقلیفەکەی چۆن بۆ بکەیت بەپێی دڵی ئەو دەکەی و ئەمانە هەمووی لە ڕێگەی قاڵبی سیلیکۆنەوە دروست دەکەن هەمووی کاری دەستی و بە بۆن و بێبۆنیش دروست دەکرێن و ئەم تیرەشمان هەیە. ئەو وەدیلانە خەڵک وارزان چەپکەکانە مچکۆلن بەس لە ڕاستدا چەپکێکی گەورە و جوانن و ئەمەش هەر پێکاتوە لە تێکەڵی مۆمەکەم و گەڵای سروشتیەکە ڕنگ و دیزاینیش بەپێی کەسەکەیە. من لە ئێستا لە دەستپێکی ئیشەکەمام
ماوەی 4 مانگە دەستم کرۆ بەم ئیشە وەکو خولیای خۆم دەستم کرۆ بەم ئیشە حەز کرۆک و گەنجێک بمە خاوەنی بزنسێکی بچووکی خۆم بەس لە پیلانمایە لە داهاتوە ئیشەکەم گەورەتر کەم دوکانێکی بچکۆلە بکەمەوە چەند نەفەرێک دامەزرێن لەم دوکانەیە داواکارم لە هەموو گەنجەکان سیقیان بە خۆیان هەبێت ئیشێک بۆ خۆیان هەڵبژێرن بە متمانەوە دەستکەن بە ئیش پاشان ئەو ئیشە هەڵبژێرن کە لە حەز و خولیای خۆیانەوە نزیکە چونکە دڵیا بن لەو ئیشە سەرکەوتوو دەبن. خۆم هەفتەی پێشوو چوون بۆ کەنەدا بەفرێکباری بوو لە پەنسیلڤانیاوە تا بەفەڵۆ و سنووری ئەمریکا و کەنەدا بەڵام ئەو بەفرەی ئەوێ باهۆزی بەفر بوو. پاش 12 کاتژمێر بە لێخوڕینی ماشێن گەیشتمە کەنەدا کە سیر ئەەکەم لە هەندێک شاری کەنەدا کوڕان و کچان خەریکی یاری خلیسکێنەی سەر بەفر و سەهۆڵبەندەکانی سەر شەقامەکارن. ئەمساڵ بەفرێکی زۆر لە کەنەدا و ئەمریکای باکوور باریوە لە هەندێک شوێن بە تایبەتی لە کەنەدا شەقامەکان دوای بەفربارین بوون بە سەهۆڵ ئەمەش بۆتە دەرفەتێک بۆ ئەوەی خەڵقی بێنە دەرەوەست بۆ سەر شەقامەکان و بیکن بە گۆڕەپانیاری. ژمارەیەک لە دانیشتوانی ڤانکۆڤەر بەفرەکەیان بە دەرفەت زانی تا سوود لە سەهۆڵبەندانی سەر شەقامەکان وەربگرن و خلیسکێنەی بەفری لەسەر بکەن. ئەم سەهۆڵەی کە دەیبینی لەسەر ڕێگایەکە لە نزیک قوتابخانەی ناوەندی جۆن ئۆلیڤەر لە شەقامی سنت جۆرج و شەقامی ڕۆژهەڵاتی چریەکەوە کە ئەوەندە ئەستور بوو هەمووانی هەندا سکێتەکانیان بەکاربێن و چێژ لە کەش و هەوای ساردی زستان وەربگرن. خەڵک وا خەریکە لە سەرمادا ڕقەبێتەوە بەڵام لە بۆنەیەکی ئاینی ئەرسۆدەکسەکانە لە کۆسۆڤۆ خەڵکەکە خۆیان ڕوود دەکەنەوە و بەو سەرمایە پێشبڕکێ دەکەن بۆ دەرهێنانەوەی خاچێک لە ناو ڕووبارەکەدا. دەیان کریستیانی خەڵکی سربیا کە کریستیانی ئۆرتۆدۆکسن لە کۆسۆڤۆ ڕۆژێنی ئاهەنگی ئێپیڤانیایان جیێرا و بەشداریان لە پێشبڕکێکی مەلەکردن لە ئاوەساردەکانی دەریاچەی گازی فۆتدا کرد. لە چالاکیەکەدا خاچێک لە ناو دەریاچەکەدا لەسەر سەکۆیەک سوێنەتە ناو ئاوەکە و بەشداربووان بە مەلەکردن بەرەو ئەوێ دەچن بۆ هیوای یەکەم کەس بن کە بگەنە ئەو شوێنە. ئێپیڤانە ئاهەنگ دەژێڕێت بۆ ئاشکرابوونی عیسا وەک بەرجەستەبوونی خوددا لە ڕێگەی مەعمودیەتەکەی لە ڕووباری ئۆردون. زۆربەی خەڵک لە نیوەی شەودا یان لە خودی ڕۆژی جەژنەکەدا کە دەکەوێتە 19 مانجیەکەوە خۆیان هەڵدەدەنە ناو ئاوەکانەوە. هەموو کلیساکانی ئۆرتۆدۆکس لێک ڕۆژدا بۆ بۆنەیە ئاهەنگ ناجێڕن. هەندێکیان لە 19 مانجی یەکدا ئاهەنگ دەجێڕن و هەندێکی تر لەوانە لە یونان و بۆلگاریا و ڕۆمانیا لە 6 مانجی یەک ئەو ئاهەنگە دەجێڕن. هەندێک لە کلیساکانی ڕۆژئاوا ئەو جەژنە ئاینا وەک ڕۆژی سێپادشاکە ناودێریان کردووە کە دەکەوێتە ڕێکەوتی سەردانی ئاگرپەرستەکان یان دەکەوێتە ڕێکەوتی سێ حەکیمەکەوە بۆ لای ئیسای کۆرپات. ڕەنگە مەرجی هەزاران کەس هێندەی مەرجی ئاژەڵێک جیهان ڕا نەچڵەشێنێت بەڵام ئەوانەی مەرجی ئاژەڵێک یەک جار ڕایان دەشڵەشێنێت مەرجی مرۆڤەکانیش هەزاران جار ڕایان دەشڵەشێنێت. هێشتا مەرجی مشکێک لە شیکاگۆ بۆتە جێی سەرنجی خەڵکێکی زۆر و دێن بۆ سەردانی مەزارەکەی و دیاری بۆ دەکڕن و دیاری بۆ دادەنێن. چاڵێک لە شێوەی مشکێک لەسەر شەقامێکی بێدەنگ لە شیکاگۆ بە خێرای سەرنجی خەڵک لە سەرانسەری جیهاندا ڕادێکێشێت. نزیەکەی هەفتەیەک لەمەوبەر لەگەڵ هاوڕێکم هایلی هاتسن بە ناو گەڕەکەکەدا دەڕۆیشتم. ئەویش ئاماژەی بە جێچاڵێکی مشکێک کرد لەسەر ڕێگەکە. وێنەیەکم لە تویتردانا لەو کاتەوە بووەتە بابەتێکی جیهانی. ئەو هونەرمەند و کۆمیدیەکە دانیشتووی شیکاگۆیە لە تۆری کۆمەڵاتی ئەکسڵا 6/1/2024دا وێنەکەی بڵاو کردوێتەوە. ئێمە چنجێک پارەی وردەمان تێکرد و زۆر دڵنیام لە ئێستادا زۆربەی ماڵوەرتە لە بڕیاوە. ئەوەی مابووە لە گۆڕەکەی هێنامان کە قوتوێکی کورسلایتەوە و پارچەپەنیرێکی بچوو کە بۆ یادی چملیدا کەوا دیارە کۆمەلگا بڕیاری داوە مشکەکە ئەو ناوی لێ بنێن. ئەم پۆستە کە زیاتر لە 5 ملیۆن جار بینراوە خەڵکی بێشوماری هێناوەتە گەڕێکی ڕۆسۆکۆ ڤیلەیج لە شیکاگۆ بۆ ئەوەی بە چاوی خۆیان چاڵە مشکەکەی شیکاگۆ ببینن. بۆ هەتایە بیرم لەوە نەکردبەوە کە بەهۆی چاڵە مشکێکەوە لە نیویۆرک تایمزدا بڵاو بکرێتەوە. بەڵام دڵخۆشم کە لێرە بەڕاستی هەفتەیەکی خۆش بوو.
تەنانەت هەندێکیان هەزاران کیلۆمەتریان بڕیوە بۆ ئەوەی ئەو بەشەی شەقامەکە ببینن کە شێوەی مشکێکی هەیە وەک ئەوەی پام ببێتەوە. جوانە بەڕاستی نوێنەرایەتی شیکاگۆ دەکات لە کۆتاییدا خەڵک بۆ ئەو شتانە کۆ دەبنەوە کە دەزانن گرنگن و جیاوازی دروست دەکەن. هەمومان کۆ دەبینەوە کێ دەیزانی چاڵە مشکێک هەمووان لە شیکاگۆ کۆ دەکاتەوە. لە کالیفۆرنیا لە ڕۆزڤیلەوە لەگەڵ هاوڕەکانم هاتم بۆ ئێرە ویستم بێم بۆ بینینی شیکاگۆ و بەرنامەی گەشتەکەمان وا دانابوو پێویست بوو هەندێک شت هەیە بیکەین لە سەروی هەموو لیستەکەەوە بینینی چاڵە مشکەکەی شیکاگۆ بوو من شەرەفمەندم کە لێرەم. چەند پێک لە چاڵە مشکەکانەوە دوورە یادگاریەکی بچووک بە خێرایی بڵاو دەبێتەوە و بەناوبانگ دەبێت. ترامپ کارۆلاینای باشوور دەرفەتێکە تا نیشان بدات کە دەتوانێت لە یەکێک لە نایارەکانی نیکی هەیڵی لە ویلایەتەکەی خۆیدا شکست پێ بهێنێت. گەشتیاران لە تەنیشت چاڵە مشکەکەەوە کە لەسەری نووسراوە بەیادی چیملی دراوی وردە و پەنیر و تا سیگاری کۆبایی و کۆندۆم دەکەن بە دیاری بۆ یادی ئەو مشکە. تا کۆتایی ژیانم ئەم گەشتەم لەبیرە تا کۆتایی ژیانم لەگەڵ هاوڕێکانمدا ئەم چاڵە مشکەمان بیر ناچێتەوە. هاوڵاتیەکی خەڵکی کفری مۆزەخانە لە دەستچۆکان بە میناتۆر دروست دەکاتەوە و ئەو کەلوپەلە دێرینانەش دەپارێزێت کە هێندەیان نەماوە لە ناو بچن. دڵشاد دەنوەر سەردانی ئەحمەد کفری کردووە ئەم چیرۆکەی بۆ ناردوون. بیان خۆت لە ماڵ بیپارێزە پیاوێکی خەڵکی کفریە و مۆزەخانەیەکی کولتوری دامەزراندووە. مۆزەخانە بکەمە بەش وەکو قەیسەری کفری. ئەحمەد کفری خۆی سەرۆکی مۆزەخانە کولتوریەکانی عێراق و زۆربەی کاتەکانی بۆ مۆزەخانەکەی تەرخان کردووە و خەڵکانێکی زۆر لە ناوچە جیاجەکانەوە سەردانی مۆزەخانەکەی لە کفری دەکەن. مۆزەخانەکەم من تەبان لە 2003 دەسم پێ کرد بنەم یعنی بێژین لە ئەساسی و ئەو فکرم کە بۆ هات خۆم جگەلەوەی خۆم جاران حەزم لە شتە کۆن و ئەمانەبی ئەو شەدایکی ئەزیزم بی کە سێرم کرد لە ماڵە بڕە چتی خڕکردیە و هەنێ کەرەستەی کۆنی خڕکردیە و حازر کردیە و کوڕم ئەمانم بۆ تو دانای و زۆربەیشی هین خۆتە یعنی هەیسا وەکەوە ڕوابێژن ئەمە قوتیکی کۆزە ڕقەمیە کە ئەمە یەکەم قوتی شیرە خۆم خواردمە ینی پاراستەتی لەگەڵ چەند شتێکیەوە هەنە دامنا لە ناو ماڵە ترتم خۆ بیکەمە مۆزەخانە باشترە ڕۆیم سندم و لە زۆربەی ئەغڵبی سندمەوە پارە. مۆزەخانەکەی ئەحمەد پڕن لە کەرەستەی کولتوری و بە درێژایی 20 ساڵی ڕابردوو کۆی کردوونەتەوە. ئەمە جگەلەوەی بەبەرد و گڵ واسن نمونەیەکی بچووکی زۆربەی شوێنەوارە دێرینەکانی شاری کفری دروست کردووە. ئەمە خانەکەی مەجید پاشای بابانە ئەوە ڕۆی بەداخەوە بەس ئینشاءڵڵا ئەگەڕێتەوە من تەمەنا ئەەکەم ئەلێرانە بەردەم قاپی شوێنێکە ئێمە خۆمان جاران مناڵ بیمان خۆم یعنی لەگەڵ کوڕ ئەو ماڵە دانیشن لەو قاپیە ئەمان خوێنە یعنی واجباتمان و سعیمانەوە لەورانەبی لە هەر لە دەماغم بیەوەمانە دروست بکرد ئەمەشە وەکو جانابتان ئەیبینن ئاسیاوە کۆنەکەی کفریە 36 دانەی لە ناو کفریە بی وەڵڵاهی حیفە 36 دانە لە ناو کفریە بیە ئەبووە من هەر 36 دانەکەی بکەم ڕاستیت گەرەوێ بەڵام من ئەوە نەیتوانیم دانەیەکی نمونە ئین بکەم داینەمە لێرانە لەخوا بەزیاد بێ دایرەی ئاسەوار کفریش دوانی تعمیر کردیەوە. کارە هونەریەکانی ئەحمەد سنووری هەرێمی کوردستانی تێپەڕاندووە و لە ناوچە جاجەکانی عێراق و وڵاتانی تریشەوە داوای لێ دەکرێت نمونەی ناوچە شوێنەواریەکانیان بۆ دروست بکات. ئەغڵب ئەو شوێنێ لێ وایە لێم داوا ئەکرێ خۆی مۆزەخانەکانن مەتحەفەکانن مەثەن ڕوابێژن بۆ مووسڵ کردمە بۆ بەغەدا کردمە بۆ بەسرا کردمە بۆ مسیب کردمە جارێک چەند جارێکیش ڕۆیەتە دەرەوە وڵات ئەڕوا بڵێن بۆ ئیمارات بۆ چەند شوێنێکی ناردمە. بە پێی وتەی ئەحمەد کفری لە عێراقدا نزیکەی 250 مۆزەخانەی کولتوری هەن کە ئەم مۆزەخانانە هی هاوڵاتیان و لە ماڵەکانی خۆیاندا دایان مەزراندوون. دڵشاد دەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان. ئاهەنگی هاوسەرگیری کولتورە جیاوازەکان بۆتە مایی هێنانی ڕنگ و هەمەچەشنی بۆ کارداری هاوسەرگیری نەریتی. هاوسەرەکان بازەچۆنێتی ئاهەنگی هاوسەرگیریەکانیان دەکەن و دەڵێن ئاڵنگاریە بۆ کارداریەکە بۆ ئەوەی زیاتر
هەمەگیر و لەسەر خواسی فرۆشیاران بێت کە جوانکاریە کولتوریە جیاوازەکان لەخۆ دەگرێت. بە ئاهەنگی ڕەنگاوڕەنگ ناودەبران پێشانگای ئاهەنگی هاوسەرگیری بە مەبەستی پەرەپێدانی بازرگانی بووکە بەرەو زیاتر لە پۆشاکی سپی بووکانە. زۆربەی کۆمەڵگەی سەرەکی دەرک بەوە ناکەن کە هەموو ئەم کاروبارانە بوونیان هەیە. ڕێی ماهێشواری لە ساڵی 2009 دەستی بە کاروباری پلاندانانی ئاهەنگی هاوسەرگیری کردووە. تێکەڵێکە لە ئاهەنگی هاوسەرگیری ئەسیوپی و هندی. ئەو لە پۆلەکاندا فێر بووە سەبارەت بە چۆنێتی بە بازارکردنی کۆمپانیاکەیان و کە دەبێت ڤیدیۆ چۆن لەسەر ئینستاگرام دەربکەوێت. بەباشی فێریان کردین کە پێویستە وێنەکان ڕووناک و سپی و بریقەدار دەربکەون. بەڵام من یەکسەر بیرم کردەوە ئەو ڕەنگانە بۆ هەموو ئاهەنگێکی هاوسەرگیری ناگونجێت. ماشواری دەڵێت زۆربەی ناوەندەکان و هۆڵەکانی زەماوەندی هاوسەرگیری لەگەڵ کۆمەڵێکی بچووک لە خواردنە پەسەندکراوەکان کار دەکەن کە زیاتر خواردنی نەژادی ئەو کۆمەڵەیە. زۆر قورسە بچینە ناو هەر بوارێکەوە. نائەبان و کریستیان ئەمباردۆ کۆمپانیایەکی پلاندانانی ئاهەنگی هاوسەرگیری بەڕێوە دەبن کە جوانکاری جیاوازی ئەفریقایی پێشکەش دەکەن. ئەگەر بتەوێت کارەکانت لە گۆڤارێکدا بڵاو بێتەوە وەک گۆڤارێکی بووک ئەوە زۆر زەحمەتە. ئێمە تەنها زۆرمان لە خۆمان کردووە لە ڕێی خۆناساندنمان بە خەڵک تا پێشنیارمان بکەن. پێم وایە پیشەسازی ڕێخستنی ئاهەنگی هاوسەرگیری دوا کەوتووە و بەشێکی لەبەر ئەوەیە کە پیشەسازیەکە بە نەریت فرۆشتنەوە سەرقاڵە. مامۆستا کارترن جۆلسن دەڵێت نەریتەکە لە چینی ئازباڵا لە ئینگلتەرای سەردەمی ڤیکتۆریا دەستی پێکردووە، بەڵام لە ڕاستیدا لە ئەمریکا دوای جەنگی جیهانی دووەمەوە هاتۆتە ئاراوە. زۆر کەس هەبوون وەک کۆمپانیای دوپۆنت کە لە کاتی جەنگدا تایبەتمەند بوون لە دروستکردنی قماشی دەستکرد کە دەیانویست ڕێگەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی ئەو تەکنۆلۆژیایە بخەنە کار لە کاتی ئاشتیدا. دروستکردنی جلوبەرگی بوکێنی سپی هەرزان ڕێگەیەک بوو بۆ ئەنجامدانی ئەو کارە. و تا ڕادەیەکی زۆر خێزانەکانی چینی کرێکاری سپی پێست و چینی مامناوەندی بوون کە زۆر بە خێرایی ئەم دابوونەریتیان گرتە بەر کە پێشتر هیچ چینێکی تر بوو. لە ڕاستیدا ئەو پیشەیە قانزاجێکی زۆری هەیە. لەم دەمەی تێکڕای تێچوونی ئاهەنگی هاوسەرگیری ئەمریکایی لایەنی کەم $30,000 تێدەچێت. پێم وایە ئێمە ڕۆژێکی گونجاومان هەیە لە ئێستادا بەهۆی گۆڕانکاریەکانی کۆمەڵگەی ئەمریکاوە کە زیاتر کەسانی نژادی جیاواز و هاوڕەگەزخوازەکان ببنە کڕیار، ئەوانەی لە توانایاندایە خەرجەکانی ئاهەنگی هاوسەرگیری بگرنە ئەستۆ. کە ئەو پێی وایە ئەم پیشەیە بە زیاتر لە $50 میلیارد دەخەمڕێنرێت، وا چاوەڕوان دەکرێت دوای پەتای کۆڕۆنا و لەم ساڵدا زیاتر گەشە بکات. ئان فرانک ئەو کیژۆڵە جوولەکەی کە لە گورتوخانەکانی نازیەکاندا لە سەردەمی هۆلۆکۆستە ژیانی مەرگەساد و جینۆسایدی لە یادداشتێکدا تۆمار کرد و هەر لەو گورتوخانەیەدا گیانی سپار. دەڵێت سەرڕایی هەموو شتێک من باوەڕم وایە کە بەڕاستی مرۆڤایەتی دڵێکی باشیان هەیە تا زایڵێکی دیکە و داهێنان و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.